بۆ دەستکەوتنی زانیاری نوێ لەسەر نەخۆشیەکە لەسەر ئەو دەرمانانەی کە ئێستا بۆ چارەسەرەکانی توشبوانی نەخۆشی شەکرە هەیە و بۆ ئەو ئامارانەی کە ئێستا لە جیهاندا تا چەند زیادی کردووە هەمومانە لەگەڵ دکتۆر زرار حوسێن باز دەکەم کە پسپۆری هەنا و دڵ و نەخۆشی شەکرەیە لێرە میوانی ئێمەیە. دکتۆر بەخێر هاتی، ڕۆژێکی باش بۆ تۆ. باینتان باش، بەیانی بینەران و بیستەرانی کێ24 باش. زۆر سپاس. زۆر سپاس. دکتۆر، نەخۆشی شەکرە چییە؟ ئەگەر جارە پێناسەیەکی نەخۆشی شەکرە بکەین. نەخۆشی شەکرە بریتیە لە بەرزبوونەوەی ڕێژەی شەکر لە خوێندا کە لە ئاستی پێوانەی زیاترە، واتە بەیانیان لە خوڕێنی کەسەکە کە شەکری خۆی دەپێوێت لە 126 ملیگرام زیاترە، یاخود 2 کاتژمێر پاش نان خواردن لە 200 ملیگرام زیاترە. ئەمە پێی دەوترێت نەخۆشی شەکرە. ئەمە بە بەردەوامی یا ئەگەر حاڵەتێک ڕۆژێک هەبوو 2 ڕۆژ ئاساییە؟ بۆ کەسێک کە نیشانەی شەکرەی هەبێت تەنها یەک جار ئەم پێوانێت تێپەڕ بکات ئەوە پێی دەوترێت شەکرە. بەڵام کەسەکە کە هیچ نیشانەی نەبێ نەخێر دەبێت لە 2 کاتی جیاواز ئەم پێوانەیە تێپەڕ بدات ئەو کاتە پێی دەوترێت شەکرە. نیشانەکانی چۆنە؟ نیشانەکانی چییە کە بزانین ئەو کەسە ئەو نیشانانی تیا بۆیە ئەو حاڵەتەی هەیە؟ نیشانەکانی نەخۆشی شەکرە بریتە لەوەی کەسەکە لەوانەیە زوو تینووی بێت، زیاد لە پێویست ئەوەتە ئاو بخواتەوە، یاخود کەسەکە زوو بچێتە توالێت میز بکات، یاخود خواردن ئیشتیای خواردنی زۆر بێت، کەسەکە لەوانەیە لە نەکاو کێشی لەشیدا ببەزێت، یاخود هەندێک جارەیە کەسەکە هیچ نیشانێکی نییە دەچێت ڕێژەی شەکری خۆی دەپێوە و دەردەکەوێت کە شەکرەکەی بەرزە. نیشانەی تریشی هەیە بۆ نمونە لاوازی و بێتاقەتی، یاخود هەندێک جار نەخۆشی بە ماکەکانی نەخۆشی شەکرە دێتە لامان، واتە چەند ساڵە یاخود چەند مانگە نەخۆشی شەکرە هەیە ئاگادار نییە، کاتێک کە چاوی لاواز دەبێت یاخود پێیەکانی سڕ دەبێت، پێیەکانی دێشێ، تووشی پەکەوتنی گورچی لە دەبێت، ئەم کاتە هەست پێ دەکەوە یاخود دەست نیشان دەکرێت کە شەکرەی هەیە. باشە دکتۆر، پشکنینی پێشوەختە هەیە بۆ شەکرە یاخود گرنگە هەموو کەسێک هۆشیاری هەبێت لەسەر ئەم پشکنینە؟ ئەمە زۆر گرنگە بۆی پێشوەختە دەستنیشانی نەخۆشی شەکرە بکرێت. بەگشتی هەر کەسێک کە بنەماڵەیە خۆت لە دایک و باوکو یاخود خوشک و براکانی نەخۆشی شەکریان هەبێت، یاخود کەسێک کە قەڵەو بێت، یاخود کەسێک کە نەخۆشیەکانی تری وەکو زەخت و نەخۆشی دڵی هەبێت، یاخود کەسێک کە دووجیان بێت ئافرەتان، ئەمە پێویستە کە هیچ نیشانەیەکیشی نەبێت پێشوەختە پشکنینی شەکرە بکات بۆی زووتر دەستنیشانی نەخۆشیەکەی بکرێت. یاخود بەگشتی کەسێک کە تەمەنی لە سەر و 35 ساڵە باشترە ساڵانە یاخود لایانی کەم 2 ساڵ جارێک کە پشکنینی شەکرە بکات بۆی دەستنیشان بکرێت. باشە، گرنگترین هۆکار یاخود دەستنیشانکردنی شەکرە چییە بۆ ئەوی کە من پێشتر پشکنین بکەم لە بەرەوەی لەوانەیە بزانم شەکرەم هەبێ؟ هۆکاری توشبوونەکەی چییە؟ نەخۆشی شەکرە بەگشتی 2 هۆکاری سەرەکی هەیە. یەکەمان هۆکاری جێنەتیکەواتە بۆ ماوەیە، بۆ مەبەست لەوەی کەسەکە خۆی هەڵگری جینەکەیە کە لە دایک دەبێت یاخود لە بنەماڵەکاندا دایک و باوکی خوشک و براکانی شەکریان هەیە، ئەمانە پێیان دەوترێت هۆکاری جێنەتیک و هۆکاری ژینگەییمان هەیە، وا دەکات کەسەکە خطوڕی زیاتر لەسەر بێت لەوەی کە تووشی شەکرە بێت. بۆ نمونە کە کەسێکە قەڵەو بێت، کێشی لەشی زیاد بێت، یاخود ئەو کەسانەی کە وەرزش ناکەن، یاخود ئەو کەسانەی کە بۆ نمونە خواردنی تەندروست ناخۆن، یاخود جگەرەکێشان، ئەوانەی کە مادە کحولیەکان دەخۆنەوە، ئەمانە هۆکاری ژینگەین، وا دەکات کە کەسەکە خطوڕی زیاتر لەسەر بێت بۆی کە تووشی شەکرە ببێت. باشە، کە باسی نەخۆشی شەکراکرێوەکو نەخۆشیێکی درێژخایەن ناوە برێت، ئایا ئێستا چارەسەرەکان یاخود دەرمانەکان کە هەیە بۆ ئەم نەخۆشیە وەک پێویست دەتوانین بڵین چارەسەری بنبڕن یاخود کاتین؟ تاوان بە خۆشحاڵیەوە شەکرە نەخۆشی شەکرە ڕۆژ بە ڕۆژ دەرمانی تازە یاخود دەتوانین بڵێن چارەسەری تازە دێتە ناو زانستی پزیشکیدا. بە خۆشحاڵیەوە ئەم دەرمانانە زۆر کاریگەرن، واتە کەسەکە کە دەرمانەکان بەڕێک و پێکی بخوا و لەگەڵیدا پارێز بکات، چونکی بە تەنها دەرمان کە بەڕاستی کافی نییە، تەواو نییە، دەبێتە کەسەکە
پارێز بکات کەسەکە خواردنی تەندروست بێت وەرزش بکات ئەم کاتە دەتوانرێت بە دڵنیاییەوە نەخۆشیەکە کۆنتترۆل بکرێت نەخۆشی شەکرە چارەسەرێکی بنبڕی نییە تا ئێستا دەتوانرێت بە دەرمان و بە پارێزی کۆنتترۆل بکرێت بەوەی کە کەسەکە وابێت کە ماکەکانی پاشاتە خراپەکانی شەکرەی پاش چەند ساڵ یاخود زۆر درەنگ لێ بە دیار بکەوێت ئەماگە کەسەکە کۆنتترۆلی شەکرەکەی خۆی نەکات بە زوویی تووشی پاشهاتە خراپەکان دەکرێت دەرمانەکان هەمانە بەڕاستی دەرزیە هەمانە حەبە و بۆ ئەوانەی کە زۆر گرنگە باسکەین شەکری جۆری یەکیان هەیە واتە کێشە لە کەمی ئینسۆلین هەیە لە لەشان ئێستا جیهازی تازە هاتووە هەرچەندە نرخەکەی گرانە بەڵام دەتوانرێت بە تەواوەتی کۆنتترۆل بکرێت چونکی شەکری جۆری یەک زیاتر لە منداڵاندا هەیە منداڵی 2 ساڵ و 3 ساڵ و 5 ساڵ تۆزێ زەحمەتە لە سەریان تۆ هەموو ڕۆژێ دەرزی لێ بدەیت هەموو ڕۆژێ پشکنینی بۆ بکەی ئێستا جیهاز هەیە دادەنێت ئەم کاتە منداڵەکە بە دوور دەبێت لە پاشهاتە خراپەکان بە دوور دەبێت لەوەی کە ینی هەموو ڕۆژێ پشکنین ناکە یاخود هەموو ڕۆژێ شەکرەکەی بڵند نابێت باشە دکتۆر نەخۆشی شەکرا جگە لە دەرمان بەکارهێنانی ئەو دەرمانانەی کە باست کرد ئەو جیازانەی باست کرد گرنگترین شت چییە مرۆڤ بتوانێت لە ڕێگەی خۆیەوە لە چ ڕێگەیەکە کە بتوانێت بیگرێتە بەر بۆ کۆنتترۆلکردن یان هیچ نا بۆ خۆپاراستنی گرنگترین کاریگەترین بەڕاستی ڕێگە ئەوەیە کە کەسەکە پارێز بکات پارێز لە چی لە خواردنی کاربۆهیدرات بە تایبەتی شەکر یاخود هەر شتێک شەکری تێدا ئارد لە نانە لە سەمونە لە کێکە لە هەر شتێکە یاخود سێهەم خواردن برنجە بەڕاستی کە خواردنێکی زۆر ناتەندروستە پێویستە زۆر کەم بکرێتەوە ئەم سێشتە زۆر گرنگە بۆی کە کەسەکە دوور بێت لە توشبوون بە شەکرە یاخود ئەوانەی کە شەکران هەیە پێویستە ئەم پارێزی لەم سێ خواردنە بکات لەگەڵیدا وەرزش بکات بۆ ئەوەی زیاتر ئەم شەکرەیە بسووتێنێت و کێشی لەشیدا بەزێنێت لە ڕاستیدا من دایمە نەخۆشەکان دەڵم ئەمە نیوەی چارەسەریەکەیە نیوەکەی تری دەرمانە باشە بۆ کەسێکی ئاسایی کە هیچ نیشانەیەکی نییە یاخود هیچ ئەگەرێکی توشبوونی نییە ئەمە هەر گرنگە کە خۆی بپارێزێت لە شەکرە بۆی توش نەبێت ئەم خواردنانە نەخوا بە دڵنیاییەوە کەسێک کە تەندروستیش بێت کە هیچ فاکتەرێک نەبێت کە بەوەی خەتوڕەی لەسەر بێت لە داهاتوو تووشی شەکرە بێت زۆر گرنگە ئەم پارێزیانە بکات چونکی دوور نییە پاش تەمەنی 45 ساڵی خەتوڕەکە زۆر زیاتر دەبێت لەسەر توشبوونمان بە شەکرە بۆیە زۆر گرنگە ئەم ئەم پارێزبندیانە یاخود ئەم خواردنی تەندروست بخوات وەرزش بکات بۆی دوور بکەوێتەوە لە توشبوون بە نەخۆشی شەکرە نابێ لە بیرکەین لە وڵاتێکی وەکو ئەمریکا زیاتر لە 113 هاوڵاتیەکانی تووشی شەکرە بوون یعنی هەندێک داتا 115 باز دەکات کە ئەمە زۆرە تۆ لە 100 کەس 13 کەس توش بوو بێ بە دڵنیایەوە لە وڵاتێکی وەکو ئێمەیان ئەو وڵاتانەی کە تازە پێشکەوتوو ناو دەبرێن ڕێژەکە زیاترە چونکی وەرزشکردن لە وڵاتانە کەمە خواردنی تەندروست کەمترە هاوڵاتیەکانی کەمتر ئاگان لە خۆی پێش دکتۆر لای ئێمە چۆنە لای لە هەرێمی کوردستان ڕێژەکە زیادی کردووە یاخود کەمی کردو ئامارێکی واتان لەبەردەستە کە بزانین ڕێژەکەی زیاترە لە ڕاستیدا ئێمە ئامارێکی دروستمان نییە لە بەگشتی لە عێراق و لە کوردستان ئەمە دایمەن سێری ئاماری ئەم وڵاتانە دەکەین کە ساڵانە دەیان لێکۆڵینەوە دەکەن مادەم لە وڵاتانە زیاتر نەخۆشی شەکرە زیاد بکات بەدڵنیایەوە لە وڵاتەکان ئێمە زیاتر باشە بەپی بینینی نەخۆشەکانە تۆ ئەوەندەی بزانیت لە چاو ساڵانی پێشووترە زیاترە یاخود کەمترە زیاترە چونکی ڕێژەی قەڵەویمان زیادی کردووە و هەروەها خواردنەکان زۆر گۆڕانکاری بەسەردا هاتووە خواردنی برنج زۆر زیادی کردووە ئارد سەمون نان ئەمانە زۆر زیادی کردووە وەکو ساڵەکانی پێشووتر نییە بۆیە ڕێژەی شەکرە بە دڵنیایەوەی کە ئێمە دەیبینین ڕۆژانە لە نەخۆشخانەکان لە کلینیک ڕوو لە زیادبوونە باشە دکتۆر ئێستا باسیەوەمان کرد کە بەهۆی جێنەتیکە و یاخود ژینگە ئەو خواردنانەی خۆین هۆکارێکی دیکە هەیە کە وا بکات کەسێک تووشی شەکرە بێت ئەویش سترێسی و خەمۆکی و بیرکردنەوەیە سترێس یاخود خەمۆکیانەوانەی کە کاری زۆر دەکەن یاخود ئەوانەی کە دەوامیان بە شەوانەیە واتە خەویان ناڕێکە ئەمانە هەمووی هۆکارن بۆ توشبوون بە شەکرە چونکە کاریگەری هەیە لەسەر کۆمەڵێک هۆرمۆن لە ناو لەشی مرۆڤدا
کەوا دەکات ئینسۆلین ئیشەکەی خۆی بەباشی نەکات واتە مقاومە دژی ئینسۆلین پەیدا دەبێت و لە بەرامبەردا ڕێژەی شەکرە زیاتر دەبێت بەڵێ سترێس کارکردنی زۆر واتە ڕۆژانە زیاتر لە ئەوەی پێویستێمە داین دەڵێن زیاتر لە 8 سعات کارکردن یاخود ئەوانەی کە دەوامی شەوانان هەیە خەوێکی باشیان نییە ئەم ئافرەتی دووجیان ئەمانە هۆکاری زۆر کاریگەرن بۆ توشبوون بە شەکرە یاخود ئەوانەی کە شەکران هەیە هۆکارن بۆی کە شەکرەکان کۆنتترۆل نەبێت. باشە دکتۆر لە کام ڕەگە زیاترە فەرقی هەیە یاخود نا؟ تا ئێستا زیاتر بەوەی کە ئافرەتی دووژیان بەڕاستی کۆمەڵێک گۆڕانکاری لە هۆرمۆنەکانی لە شیڕوو دەدات یاخود مقاومە دیژی ئینسۆلین پەیدا دەبێت وای کردووە کە کەمێک ڕێژەکە لە ئافرەتاندا هەیە بەڵام ئەمەش بەڕاستیدا لە وڵاتێک بە وڵاتێکی تر دەگۆڕێت بە داتایەکی دقیق نییە لێرە بزانین لە لای ئێمە کامیان زیاترە. باشە نەخۆشی شەکرە کاتێکە چێتە دۆخێکی زۆر قورس یاخود لە پلەسەیە بەیان زیاتر کەسەکە چی بەسەریەت ئامە ترسیدارە؟ ئێمە دەبێت دایم بپرسین بۆ دەبێت لە شەکرە بترسین بۆ دەبێت کۆنتترۆلی بکەین چونکە کۆمەڵێک پاشهاتی خراپی هەیە لە گرنگترینیان کاریگەری هەیە لەسەر چاوەکان بینین زۆر لاواز دەکات کاریگەری هەیە لەسەر دڵ و تووشی نەخۆشی دڵ و پەککەوتنی دڵ و تەنانەت جەڵتەی دڵ دەکات کاریگەری هەیە لەسەر گورچیلەکان تووشی پەککەوتنی گورچیلە دەبێت و لە داهاتوودا کەسەکە لەوانێت تووشی غەسلی کلیەکانی بێت کاریگەری هەیە لەسەر دەمارەکان پێیەکان سڕ دەکات دەست و پێ سڕ دەبێت ماسوولکەکان لاواز دەکات دەتوانین بڵێن شەکرە کاریگەری لەسەر هەموو ئەندامەکانی لەشەیە بەڵام لە گرنگترینیان لەسەر چاو لەسەر دڵ و هەروەها لەسەر گورچیلەکان. باشە دکتۆر زۆر جار ژنانی دووگیان تووشی نەخۆشی شەکرە بن ئایا ئەگوێزرێتەوە ڕاستەوخۆ بۆ کۆرپەکەی ناوسکی؟ ڕاستەوخۆ ناگوازرێتەوە بۆ کۆرپەکە بەس کۆمەڵێک کاریگەری خراپی لەسەر کۆرپەکە هەیە بۆ ئێمە تۆزێ زۆر بە گرنگیەوە لە نەخۆشی شەکرە دەڕوانی لەوان لە ئافرەتانی دووجان چونکە کۆرپەکەی لەوانەیە تووشی پێشوەختە لەدایک بوون بێت یاخود لەوانەیە تووشی پاش لەدایک بوون کۆرپەکە ڕێژەی شەکری بۆ چەند سەعاتێک بێتە خوار و ئاگادار نەبین یاخود هەندێک جار هەیە خوانەکە تووشی مردنی کۆرپە دەبێت لە ناوسکی دایکیدا ئەگەر ناڕاستەوخۆ بڵێ بگوازرێتەوە نەخێ ڕاستەوخۆ ناگوازرێتەوە بۆ کۆرپەکە. باشە هیچ کات هەبووە ئەگەر منداڵێک تووشی شەکرە بوو بێت کۆنتترۆل کرابێ و تێپەڕاند بێت یاخود تەنها کۆنتترۆل کراوە و تەشەنەی نەکردو یاخود زیایی نەکردووە؟ ڕاستیدا زانستی پزیشکی تا ئێستا نەگەیشتوتە واستەی کە چارەسەری بنەبڕی نەخۆشی شەکرە بکات بەس تەنها کۆنتترۆل دەکرێت. باشە لە هەرێمی کوردستان هاوڵاتیان تا چەند هۆشیارن بەرامبەرم نەخۆشیە؟ لەبەرەوەی نەخۆشی شەکرە پشکنینەکەی ئاسانە یعنی تۆ لە پەنجەی خۆت یاخود پشکنینێکی زۆر ئاسانە تێچوویەکی زۆر کەمە سوپاس بەخواوەی کە ئێمە دەبینین هاوڵاتیان زۆر گرنگی پێدەدەن بە ئاسانی پشکنینەکە دەکەن زۆر جار هەیە نەخۆش دێتە لامان دەڵێ من پشکنینێکم کرد تووشی شەکرە بووم تا خۆی تەشخیصی نەخۆشیەکەی کردووە لە ڕاستیدا ینی بۆ ئێمە زۆر کار ئاسانیە ئەمە وەک دەست نیشانکردی بۆ نمونە نەخۆشیەکی زەحمەتی وەکو سەرەتان نییە یاخود وەکو دڵ نییە کە کۆمەڵێک پشکنینی دەوێت کۆمەڵێک بە دوواداچوونی دەوێت تەنانەت چەند ڕۆژێکی دەوێت تا دەست نیشانی دەکەی نەخۆشی شەکرە دەست نیشانکردنەکەی ئاسانترە بەراورد بە نەخۆشیەکانی تر. ڕاستە بۆ هیوایان کە هەمووان پارێزراو بن و ئەوانش کە توش بوون بتوانن چارەسەری پێویست وەربگرن و کۆنتترۆلی بکەن. دکتۆر زرار حوسێن سوپاس کە لەگەڵ ماوەم بووی سوپاس بۆ زانیاریەکانت. سوپاس بۆ ئێوە هیوادارم هەموو ڕۆژێکتان هەروەک شەکر بێ و دوور بن لە شەکرە. زۆر سوپاس.